ام هر فێر بوونێ دەمەکۆم بخوازن لە تابلۆیان تەماشا بکەن تابلۆیان هونەرمەندانەیە شێوەکاریە بە تایبەتیژی هەلبەت جیهێوانی تایبەت هەنە کو مرۆڤ بچە لەوان تابلۆیان تەماشا بکەن لێ لە دۆرتمۆندە ئەڵمانیایە ئاڵەمە دبە پێشانگەهێکی گەلێکی جیاواز کو تێدا تابلۆیان هونەرمەندان باوەیەکی گەلێکی جیاوازیش دەیە نمایشکردن دناوە هۆلەکە گەلێکی مەزنجە بە ئەوایەکی سریدی و دیجیتال تابلۆیان هونەرمەندێن شێوەکاری تێنە نەمایشکردن خەلکێک لەوێ دەڕێدانیشتیە و ڕوونیشتیە و لەوان تابلۆیان بەرەحەتی و بجوانیژی تەماشا دەکەن ئێجا مینە vê پێشەنگەهێ نەتەنێ لە ئەڵمانیای کو هەز بەحسە بکرد لەگەلێک وڵاتên دژی هەنە ژوانژی دوبەی و ئەمریکا و فرانساژی هەنە وەکی vê پێشەنگەهێ لە هەموو وڵاتên دژی وەکی کومانی سەر زمان هەنە Vêjedinava neh mehande nêzîka 100,000 kesî seredana vê pêşengehê û li wan dîmenên ciwan temaşe kirine. Tê pêşbînîkirin ku hetanî dawiya vê salê nêzîka 9 milyon kes seredana vê pêşengehê bikin û li wan dîmenên ciwan jî temaşe bikin. Em jî dixwazin hûn li wan dîmenan temaşe bikin. لێرە هونەر زیندوو دەبێتەوە پێشەنگەی فونیکسلومیە لە شاری دۆرتمۆندی ئەڵمانیا. لێرە هونەر بە شێوازێکی جیاواز و دیجیتالی لە ڕێگەی تەکنۆلۆژیای نوێوە نمایش دەکرێت. لەم ئەزمونە نوێهونەریە سرد سۆر دەمێنێت لە ڕێگەی 110 ڤیدیۆ پرۆجەکتەرەوە و 28 بڵندگۆ تابلۆکانی هەردوو هونەرمەندی سەدەی 19 گوستاف کلیمت و فریدن ڕایش هوندەتڤاسە نمایش دەکرێن. ئێمە لە سەنتەری لێکۆڵینەوەی کولتوری فەرەنسا لە سەرەتای ساڵی 2000ەوە بینیمان وردە سەردانی مۆزەخانە لەلایەن خەڵکەوە کەم دەبێتەوە بۆی بیرمان لە شێوازی نوێ کردەوە بۆ گەورە و بچووک بۆ ئێستۆدیۆیەکی دیجیتاڵیمان دروست کرد و تیمێکی هەرە زیرەکمان لە بواری ئەندازیاری و هونەری و بەڕێوەبردن لە نزیکەی 100 کەس پێکێنا و لە چەندین وڵات بە دوای هۆڵی گەورە داگەڕان ئەم شوێنە بۆ ئەم پرۆژەیە زۆر گونجاوە تابلۆکانی گوستاف کلیمت بۆ ئەم شێوازە دیجیتاڵیە زۆر گونجاوە بۆ ئەم پرۆژەیە پێویستمان بە 500 تابلۆیە تاوەکو بتوانرێت ئەم پێشانگایە بەم شێوازە نمایش بکرێت. ئەم شێوازە لەلایەن چەندین هونەرمەندی جیهانی داهێنراوە. هاوشێوەی ئەم پێشەنگایە لە پاریس و ئەمستەردام و دوبەی و نیویۆرک هەیە. ئێمە هەڵدەدەین لە چوارچێوەی سی بەشی هونەریدا میوزیک و تابلۆ و ئەندازیاری بە شێوازێکی نامۆی سەرکەشی بۆ میوانەکان بەدی بهێنین. لە ڕێگەی ئەم شێوازە جیاوازەوە هونەرێکی سەرسوڕهێنەر کە میوانەکان خۆشیان بەشێکن لە هونەرەکە نیشان دەدەین. میوانەکان تەنیا سەیری تابلۆیەک ناکەن کە بە دیوارێکەوە هەڵواسراوە بەڵکو دەتوانن بجوڵێن بەشێک بن لەو هونەرە و چێژی لێوەربگرن. منداڵ و گەنج و پیر هەمویان چێژ لەم شێوازە دیجیتاڵی هونەریە وەردەگرن. تابلۆکان لە بنمیچی هۆڵەکە تاوەکو دیوار و سەرزەویەکەشی داپۆشیوە. ئەمەش بینەرانی سەرسام کردووە ڕنگ و موزیک و ڕووناکی بە تەواوی لەگەڵ تابلۆکاندا گونجاون. من ئەمڕۆ لەگەڵ دایک و باوکو و پور و خاڵم لێرم بەڕاستی ئەم پێشانگایە زۆر سەرسامی کردم ئەوەی لای من زۆر سەرنجڕاکێش بوو ئەوە بوو کاتێک دەچیتە ژوورەوە هەموو دیوارەکان و زەویەکە تابلۆ بوو بە تایبەتی کاتێک درەختەکە نمایش کرا زۆر جوان بوو ئێرە خۆشتر بوو بۆ من لێرە باشتر لە هونەرەکە تێگەشتم وەک لە مۆزەخانەیەک. بەڕاستی زۆر ناوازە بوو هەوڵمدا سەیری ئەو هۆڵە هەمووی بکەم بەڵام نەکرا چونکە ئەو تابلۆیانە بە 3G و 4G نمایش دەکرێن کارێکی هێندە ناوازە و جوانەکە من بۆ دووەم جارە سەردانیم پێشانگایە دەکەم بەڕاستی سەرسامم هەر زۆر جوانە.
ئەم پێشەنگایە تاوکو کۆتای ئەمساڵ بەردەوام دەبێت لە ماوەی 9 هەفتەی ڕابردوودا 100,000 کەس سەردانیان کردووە پێشبینی دەکرێت تاوەکو کۆتایی ساڵ ژمارەی سەردانیکاران بگاتە 500,000 کەس. من یەکەم جارمان پێشەنگایوا ببینم و بەڕاستی زۆر سەرنجڕاکێش بوو بۆ ئێمە زۆر سەرنجڕاکێش بوو بە بەراورد بە مۆزەخانی کلاسیکی چونکە لێرە زۆر جوڵەی تێدا بوو تابلۆکان زۆر بوون بۆ ئێمە سەرنجڕاکێش بوون میوزیکەکەش لەگەڵ وێنەکاندا گونجاو بوون هەروەها لە هەموو ڕوانگەیەکەوە دەتوانیت بڕوانیتە تابلۆکان ئەوە لام زۆر سەرنجڕاکێش بوو. ئەوەی جوان بوو بەلای منەوە ئەوە بوو کە لەسەرەوە تا خوارەوە تابلۆکان دەهاتن و دەچون و خۆشمان بەشێک بووین تێیدا. بۆ یەک کاژێر پێویستە 500 تابلۆ هەبێت تاوەکو بە موزیک و بە شێوازی دیجیتالی هاوشێوەی ئەم پێشەنگایە نمایش بکەن. بۆ ساڵی داهاتوو تابلۆی هونەرمەندی دیکە لێرە نمایش دەکرێن. تا ئێستا لە پێشەنگەکاندا تابلۆکان بە شێوازێکی کلاسیکی نمایش کراون. بەڵام لەم پێشەنگایە بۆ یەکەمین جارە کە تابلۆی هونەرمەندە جیهانیەکان زۆر بە شێوازێکی جیاوازتر بە تەکنۆلۆژیای پێشکەوتوو بە موزیک بە ڕووناکی نمایش دەکرێن. میوانەکان بۆ چەند کاژێرێک دەچنە جیهانێکی هونەریەوە کە خۆشیان بەشێکن لەو جیهانە هونەریە. ئاڵەشاڵی ڕووداو ئەڵمانیا